بەنای خوای بەرز و بێ هاوتا سڵاوتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ با خۆشحاڵی ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم دانیار با کۆمەڵک تەور و بەرگە و بابەتین و جیاوازەوە هاتوینەتەوە خزمەتان بە هیوای ئەوەی کە تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوانن با تەندروستێکی زۆر باشەوە تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بێت. زۆر سپاس. سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێت بینەران و بیستەرانی عزیز و خۆشەویست. ئەمڕۆژ کۆمەڵێک بەرگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردن دەخوازین کە با دڵ و دەرونێکی ئارام و بە تەندروستێکی باشەوە بینەرمان بۆی کە سوودمەند بن لە تەواوی بابەتەکانی ئەمڕۆمان. ئازان خۆشەویستان لە تەوریەکەمی بەرنامەکەماندا باز لە کەسایەتێکی دیار دەکەین کە بەداخەوە لە شەوی 27 لەسەر 28 گیانی سپارت و کۆچی دوایی کرێویش بەڕێز مامۆستا حەبیب محەممەد سەعیدە باز لە ژیان و بەرهەمەکانی دەکەین کە دەستێکی باڵای هەبووە لە نووسینی بواری ئیسلامی و هەروەها کایەکانی ئیسلامی و فکری ئیسلامی و نووسینەوەی هاوڵانی پێغەمبەر دوردی خوای لەسەر بێت وە نووسینەکانی بۆ بەشێکی زۆر لە چین و توێژەکان بۆ هەر لە منداڵان و گەنجان و پیر سوودی لێ وەرگتووە. بەگشتی باز لە بەرهەمەکانی دەکەین لە تەواوی ژیانیدا و هەروەها باز لەوە دەکەین کە ئایا ئەو بەرهەمانەی چین وە ژیانی چۆن بەسەر بردووە لەگەڵیشیدا کەسایەتێکی کۆمەڵایەتی نەرمونیان بووە لە نێو هاوڵاتیاندا. وڵازان لە تەوری دۆی بەرنامەکەشماندا هەوڵ دەدەین کتێبێکتان پێ بناسیێنی بە ناونیشانی مەفاتیح قورئان الکەریم کە ئەم کتێبە باز لە کۆمەڵی شیکردنەوە و ڕاوەکردنی فرموودە و ئاەتەکانی قورئانی پیرۆز دەکابزانی. ئەم کتێبە خۆی لە چی دەبینێتەوە و جیاوازی چییە کە زۆرێک لە نووسەران و کەسانی دیکە باز لەوە دەکەن کە ئەم کتێبە پێشەنگی نەبووە لە ڕابردوودا لە کتێبخانەکاندا بووی نەبووە. بەگشتی باز لە ناوەڕۆکی ئەم کتێبە دەکەین. دەستخۆش بەڵە بەڕێزان لەگەڵم دوو تەوەرە سەرەکیەشدا کۆمەڵێک بەرگە و بابەتی دیکەمان دەبێت وەک هەمیشەش سەرەتا دەچینە لای بڕگەی کەشوهەوا فەرموون با پێکەوە بینەر بێت. بازان و خۆشەویستان لە تەوری یەکەمی بەرنامەکەماندا باز لە ژیان و بەرهەمەکانی مامۆستای کۆچ کردو مامۆستا حەبیب محەممەد سەعید دەکەین کە بزانی ژیانی چۆن گوزەرد کردووە کە زیاتر لە 50 ساڵ لە خزمەتی نووسین لە بوارەکانی ئاینی پیرۆزی ئیسلامدا بووە و بەشێکی زۆری نووسینەکانی لە نووسینەوەی هاوڵانی پێغەمبەر و نووسینەوەی ژیانی پێغەمبەری عزیزمان درودی خوای لەسەر بێت کردووە بەگشتی باز لە بەرهەم و ژیانی دەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا حەسەن مەحموود کە هاوتەمەن و هاوڕێی مامۆستا مامۆستاگیان زۆر بەخێر بێن. زۆر مەمنونتانم. سەرخۆشیتان لێ دەکەین ئینشاءڵڵا دوای ناخۆشیتان دەبێت. خوای گەورە ڕەحم کە بە هەموو لایەک و لە مامۆستا حەبیبیش خۆش بوو بێ ئینشاءڵڵا و پیاوێکی مبارەک و پیاوێکی بەڕێز و خۆشەویست بوو. بەڕاستی هەموو تەمەنی لە پێناوی ئیسلام و لە پێناوی موسڵمانانە بەسەر برد. زۆر مەمنونتانم. زۆر بەخێر. مامۆستا گەر بیناسیێنی مامۆستا حەبیب کێ بوو؟ بەڵێ مامۆستا حەبیب طبعاً پیاوێکی خوێنەوار بوو. سەرەتای تەمەنی لە دەی بەڵخە لە هەورامان لەدایک بوو لە ساڵی 1948 لە هەورامان لەدایک بوو لە دەی بەڵخە کە کەوتە نێوانی تەوێڵە و بیارەون لە پارێزگای هەڵەبجە. ئەم پیاوە سەرەتای تەمەنی
لەوێ بەسەر برد لە خزمەتی دایکیا کە خۆی باسیەکە ئاڵێ دایکم گەورەترین قوتابخانە هەموو جارێ بۆی باسە کردم ئەیو دایکم گەورەترین قوتابخانەی من بوو کە لە مناڵیا منی پەروەردە کرد لە ساڵی 1954 ئەچێتە قوتابخانە لە بەڵخە هەتا پۆلی پێنجەمی سەرەتایی لەوێ خوێنێ دوایی ئەچێتە هەولێر لە هەولێریش 4 ساڵ لەوێ مێنێتەوە لەگەڵ دایکی و باوکی ئەوانە لەوێ ئەبێنێتەوە پاشان دێتە هەڵەبجە لە هەڵەبجە خوێندنەکەی تەواوەکە تاسەی بڵین ئامادەی تاسەی سانەوی ئەڕوات ناوەندی ئەوێت تەواوەکە پاشان لێەوە ئیترچێ بۆ خانەی مامۆسایان لە سلێمانی ساڵی 1966 ئەچێتە قوتابخانە و هەتا نزیکی ساڵی 1970 لەوێ بێت لە خانەی مامۆسایانە بێتتر لە خانەی مامۆسایان تەواوکە و تەخەڕوجەکات و ئەبێتە مامۆسا یەکەم دەوامی نقڵ بێ بۆ دەی دەگاشێخان هەر لە بینی بەڵخە و لە بینی بەڵخە و بیارایە لەوێ ئەبێتە مامۆسا ماوەیەکی زۆر بۆ ئەوەی هەر خۆی داوایەکە کە لەوێ تەعین بێ بەوەی ئاگای لە دایک و باوکی بێ نزیک لە بەڵخەوە هەر تەقریبەن 10 دقە لە بەڵخەوە دوورە لەوێ بێتە مامۆسا ماوەیەکی زۆر پاشان ئەیگوازنەوە بۆ دەی تاوێرە هەر لە خواروی بەڵخەوەیە پاشان ئاچێتە سازان هەر لە ناوچەی نزیکە لە بەڵخەوە لە سازانی ژماوەیەکی زۆر مێنێتەوە پاشانێتە هەڵەبجە و ئیتر لە هەڵەبجەیش ماوەیەک مامۆسا بێ و یەتە سیروان بە تایبەتی زۆربەی کاتی تەمەنی لە سیروان بەسەرەبا لێ مامۆسا بێ و ئیتر گەورەی و توانا و تاقەی مامۆسا لە سیروانە لە ناحەی سیروانە ئەتەقێتەوە قوتابخانەکانی لێوە دروستەکە ئەو کاریگەریە گەورەی کە لەسەر کۆمەلگای کوردیە بێ لە سیروانە لێەوە کاریگەرێکە دروستەکە و پاشان لێەوە ئیتر ئەم سەدەی کیمیاوی هەڵەبجەوەمانەیەتە ئاراوە چێتە ئێران دوایی کە چێتە ئێران ماوەیەک لێران مێنێتەوە و ساڵی 91 دێتەوە بۆ سلێمانی ئیتر بڵین من هەر لە سەرەتای بڵین مامۆسایەتی وە ڕەفیقم بوو بەڵام زۆربەی کاتمان ئەو کاتە بوو کە هاتە سلێمانی لە قوتابخانەی بێکەس بەیەکەوە بووین و دوایی بێکەس بوو بە مامەیارە هەر بەیەکەوە بووین و هەتا تەخەڕوج تاک و تەقاوت بوو بەیەکەوە بووین تقریباً 20 ساڵێک بەیەکەوە مامۆسا بووین لە بێکەس دوایی بێکەس ناوەکەی گۆڕا بە مامەیارە یعنی هەر لێ بەیەکەوە بووین تا تەقاوت بوو ساڵی 2011 ئیتر لە ساڵی 2011 کە تەقاوت بوو دوایەوە هینی کردو کتێبخانەیەکی دروست کرد لە سلێمانی بە ناوی کتێبخانەی سۆز دوایی گۆڤارێکی دەرکرد بە ناوی گۆڤاری سۆز هەر لە سلێمانی و ئیتر لەیەوە خۆی لەو کتێبخانەیە کتێبخانەیەکی بۆ کڕین و فرۆشتن و ئەوانە بوو زۆربەی کتێبەکانی خۆی تر چاپێکردن و ئیتر لەوێ کاسبێکی هەبوو پێشتریش لەگەڵ باوکیان لە هەڵەبجە دوکانی پێڵاو فرۆشتنیان هەبوو لۆڕی جەنابتان ماوەیەکی زۆر لەگەڵ باوکی خەریکی ئەوە بوون و دوایی کە باوکی وەفاتی کرد بڵێن هاتە سلێمانی بە کتێبخانە دەستی پێ کرد کتێبخانەیەکی جوانی کرد و کتێبێکی زۆری چاپ کرد و بە تایبەتی کتێبەکانی خۆی چاپە کرد ئیتر ئەو مدەی کە لەوێ ژیان لە سلێمانی هەموو تەمەنی لەگەڵ کتێبەکانیە شەو و ڕۆژ و لەیل و نەهاری ماوەی ئەو چەند ساڵی کە تۆ هاوڕێی مامۆستا بوو تو بەیەکەوە بوو چ شتێکی مامۆستا زۆر سەرنجی ڕاکێشان مامۆسا هەتا بڵێ پیاوێکی بێمشکیلە بوو یعنی لە قسەکردن و لە ڕەفتار و لە نەرمونیانی ئەوانە پیاوێکی بێکێشە بوو بەردەوام ئینسانێکی نەرمونیان بوو لەگەڵ بەرامبەریا دای من بە باوانم قسەیە کرد باوانم هەر کەسێ مناڵ بۆیە گەورە بووە پیا وایە ژن بواە بە باوانم ئەزیزەکەم ئەم کەلیماتانی هەبوو خۆشی پیاوێک بوو کە ئەڕۆی بەڕێوە گوێ لە تەقەی نەبوو ینی ئەمەە نەرموناسکۆنە بوو کاتێک قسەیەکرد دەنگێکی هێمنی لەسەر خۆی کاریگەری هەبوو کە لەگەڵ بەرامبەرا قسەیە کرد یعنی هەر کەسێ مناڵ بواە گەورە بواە ئێمە لەو مەکتەبە کە بەیەکە بوو زۆر مامۆسامان هەبوو کە لە تەلەبەر ڕایە کرد لە تەلەبە هەتا مامۆسایەکمان هەبوو یعنی پۆلەکەی بەجێش دوو لە ڕوتان ئەچوو لە تەوارەت خۆی شاردو لە مەکتەب بۆ ئەوەی ئەمەنە مناڵەکانی ئیسعاجیان نەکرد بەڵام کە ئەچووی بەلای ئەو پۆلانەی کە مامۆسای تیا بوو سەیدەکرد دەنگێکی هێواش کە دەنگی خۆی بوو گوێگرەکانیشی هەموو گوێ و مێشکیاندا بووە مامۆسای گویان لێگرت لە مەکتەبە لەبەرەوە مامۆسا پیاوێکی زۆر بەڕێز بوو هەر کاتێکە هاتە پۆلی ئێم بڵێن ئێمە کە چوینە ئیدارە و لای مامۆساکان کەس دەبەرمە هەڵ نەسا چکە ئەتیادیمە ڕەفیق بووین بەڵام هەر کاتێ مامۆسا لە پۆلەکەی خۆیان بگەڕایەت و بۆ
ناو مەکتەبەکە بۆ ژووری مامۆسایان هەموو مامۆساکان لەبەری هەڵەسا و خۆیان کۆ کردووە و وەکو بڵێ پیاوێکی تایبەت و کەسایەتیەکی شخصیەتێکی تایبەت خوای گەورە پێیاوە یعنی چونکە ماوەیەکی زۆر لەگەڵ ئەو سەحابانە ژیا و نزیکی 113 کتێبی هەیە ئەم کتێبانەی هەمووی خۆی نووسیبووی بە قەڵەمێکی زۆر ناسک خۆشی خوی سەحابەکانی گرتبوو یعنی ڕێک ڕەفتاری سەحابیانە جموجۆلیە کرد لەگەڵ هەموو کەسێکە ئیتر وەکو عەرزم کردی یەکێ لە هاوڕێکانی سەبیری نایە کەمیت بەرهەمی لە ساڵی چەند بووە لە کێوە دەستی پێ کردووە بەڵێ دوای هەفتاکان دەستی کرد بە بەرهەمەکانی دوایەوەی بڵێن ساڵی 1996 کە فکرەی ساڵی 1966 کە فکرەی ئیخوان وەرەگرێت لە خانەی مامۆسایان مامۆستا سەلاحەدین محەممەد بادین لەوەیە بێ ئەو پیاوەی ئیخوانە بێت برایانە بێ ئیتر لەوێ کۆمەڵێکی زۆر مامۆسایان تقریبن بیسی مامۆسا لەوێ پەروەردەیەکە لەسەر ئەو فکری ئیخوانەیە کە لەوانە مامۆسا حەبیبە بێ یەکێ لەوانە مامۆستا حەمەڕەشیە بێ کە لەم بەینا عەمری خۆی کرد و پێشتر ئەو کاقار و کاگلەتیفوانە کە عەمری خۆیان کرد ئەوە تقریبن 6 مانگ لەمە پێش ئەوە هەمووی لەو قوتابخانەیە بوون ئێسش ئەو مامۆسایانە ماون کە هەمویان لەو قوتابخانەیە مامۆستا سەلاحەدین پەروەردەی کردن یەکێ لەوانە ئەم مامۆستا حەبیبە بوو کە لەوێ ئەی خوێن لە پۆلی یەکەمی تەواو کرد پۆلی دووهەما ئیتر چووە ناو ئەو ڕێبازەوە کە لەگەڵ مامۆستا سەلاحەدینە اینجا ئەو لێەوە هەستی کردمە بەسەکەمەوەیە لێەوە هەستی کرد کە ئەم کۆمەلگایە پێویستی بەوە هەیە ئەم فکرەیە بگەیەنرێ لە ڕێی کوێوە لە ڕۆی کتێبەوە ئیتر لە ساڵی 69 دەستی کرد بە نووسین لە ساڵی 69 نووسینی مامۆسا دەستی پێ کرد بەڵام لە ساڵی 73 و 4 و ئەوانە کەوتە بازارەوە کتێبەکانی کەوتە بازارەوە و ئیتر بڵین کتێبەکانی هاتن ناو بازارەوە کە سەرەتایان بە هاوڵەکان دەستی پێ کرد زۆر باش مامۆستا ئەوەندەی تۆ شارەزای نووسینەکانی مامۆستابی جیاوازی ڕێبازی نووسینی مامۆستا لەگەڵ نووسەرانی دیکەیە چییە؟ بڵێ تەبەن ئێمە پێشتر مامۆستا شێخ عەزیز پارەزانیمان هەبوو کە نووسەر بوو ئەو پیاوە کۆمەلگای لەسەر ڕێبازێک پەروەردەیە کرد کە ڕێبازی تەنزیمی بوو ئەویست تاکی فرد کۆمەلگا بکاتە ژێر ئەو فکری خۆیە کە فکری ئیخوان بوو ئەویش لەبەرەوە نووسینەکانی بەو تەرزە ڕۆی کە کۆمەلگا کۆکاتەوە سەرەتا تاک دوایی خێزان دوایی کۆمەلگا هەر کتێبەکانی وا نووسیوە ئەنی خێزانی بەختەوەری وەها نووسیوە دوایی نمونەیەک لە ئیسلام کە پێشکەشی کۆمەلگایکە دوایی پێغەمبەریان پێ بناسێنێ ئاوا تەریقەتەکەی بڵین مامۆستا شێخ عەزیز پارەزانی وەها بوو دوایی پیاوێکی کەمان هەبوو مامۆستا محەممەد شارەزۆری ئەویش قوتابخانەیەکی تایبەتی هەبوو ئەویش لە ڕووی عیلمیوە کۆمەلگاکە پەروەردە بکە ئەها و ئەی نووسی لەسەر ئەو کەسە ئەو فکرانەی نووسی کە دژی ئیسلام بن بەڵام مامۆستا حەبیب ئەهات ئەیود ئەم تەریقەتانە بەڕای مامۆستا حەبیب خۆی ناڵێن خۆی قوتابخانەیەکی تایبەت بوو ئەبێ ئێمە هاوڵەکانی پێغەمبەر بێنین مرۆڤی پێغەمبەر ئاسا دروست بکەین مرۆڤی سەحابی دروست بکەین لەبەرەوە مامۆستا ئەها ئەو ڕێبازەی نووسینەکانی لەسەر ئەوە بوو کە چۆن کۆمەلگایەکی سەحابیانە دروست بکە نووسینەکانی بەو تەرزەدا ئاڕشت اینجا بە شێوەی حەقایەت ئامێز ئەیەنا بڵین کە کتێبێک دەرەچوو هەمومان ئەو ڕۆژە ئەو کاتە کە کتێبەکان دەرەچوو بە بەری داها و کویسە نەبوو ئەوە هەموو کەسێ بیبا ئەچوین لە بەردەمی کتێبخانەکانی هەڵبجا وەساین تا ئەیان و ئەمڕۆ ئەگا کتێبەکەی مامۆستا ئیتر سەیرەکەی 10-15 کەس کۆ بوو نوێ لەوێ من دەدانەمە کڕی ئەو 20 کڕی ئەو 30 کڕی ئەمانە بە خەڵک کتێبەکان بۆ چونکە لە ڕسەر ڕێبازێکی حەقایەت ئامێزی جوان ئەم سەحابەی بە کەلیماتی ناسک پێشکەش بۆ کۆمەلگایە کرد لەبەرەوە تۆ خۆت وا ئابینی کە تۆیت ئەو ڕۆڵەیە بینی واتە بینی تۆ لە ڕۆحی و سەحابای لەبەرەوە مامۆستا شێوازێکی تایبەتی هەبوو ئەیویست کۆمەلگا لەسەر پەروەردەی سەحابەکان جێبەجێ بکە ئەو خۆی خوان بوو بەڵام وەکو ئێمەی نەکرد لە هەڵبجا ئێمە ئەو کاتی خوان بین لە هەڵبجا قوتابخانەیەک بووین ئێمە هەمومان یەک شتمانەکە کە ئیشی تەنزیمی بوو بەڵام مامۆستا بە جیاواز لە هەمومان لەوێ ئەیویست مامۆستا بە جۆرێکی کردبوو بێت لە سیاسەت ئێمە ئیشمان لەسەر ژیانی حەسەن بەنا و سەیقوت بوو محەممەد ئۆزە و ئەوانەیە کرد کە ئەم پیاوانە بناسین بە کۆمەلگا ڕێبازی ئەمانە جێبگە بکەینەوە ئەو پیاوە ئەم هەچەندی خوان بوو بەڵام ئەم فکرەی بەدڵ نەبووم فکری ئێمە ئەیویست ئەو خەڵک بناسێن لە ڕێی سەرچاوە ئەسڵەکەەوە کە مێژووە کە سەحابەکانە ئەیویست کە سەحابە ئاسا خەڵک دروستکە لە کۆمەلگاکە بیزەبتیش کردی یعنی ئەوەی ئەو بەقوتر بوو لەوەی ئێمە یعنی دوایی دەرکەوت دوایی ئەوەی ئێمە ئەوەی ئەو بەقوت و پیاوەکانی ئەو پەروەردەیەکردن بەقوتر و تم و تۆڵتر بوو ئیمانیان دامەزراوتر و سەحابیانە ئەژیان تا ئەوانەی ئێمە کە خەریک بوون ئەوانەی ئێمەش هەر بەقوت بوون بەڵام نەگەستە ئەو قوتابخانەی کە مامۆستا جیاواز لەو ئیشەی ئێمە ئەو ئیشەیەک لە سیروانە بە تایبەتی لە شتە سیروان حەسەن بە چ قوتابخانەیە سەرسام پێم وابێت کە ژیانی خوێندەوە بە
قوتابخانەی مامۆستا نورسی سەرسام بوو زیاتر نووسینەکانی ئەوی دەخوێندەوە ئەوە ژەر کاریگەری بوو لەسەر ئەو بەرهەم و نووسینانی کە هەیە بوو. هینە ئەگەر سەیری ژیانی مامۆستا بکەی ئەخیریان نورسی بوو پێشتر قوتابخانەکەی بەشتی کە دەست پێکە سەرەتا ئەو بە منی ئەوت ئەو قوتابخانەی منما دایکمە دایکی کاتێک کە مناڵ بوو نەیەشت ئەم کوڕە بچێتە ناو قەرەباڵغیوە ئەیویست لە ماڵی خۆیانە خۆی پەروەردەی بکە دایکی ژنێکی زۆر ژیری عاقڵ میناخان ژنێکی عاقڵی دامەزراو بوو پەروەردەی باوکی وانە بوو باوکی کاسب بوو دایم لە دەرەوە بوو بەڵام دایکی لە ماڵەوە ئەم ناڵانی وا پەروەردەی بە تایبەتی مامۆستا حەبیبی خستە باوەشی خۆی و بە جوانی بەخێویە کرد نەیەش بچێتە دەرەوە لای مناڵان فێری قڕەقڵ و دەنگ و جمێن و ئەوانە بکە هاتۆ لە مەکتەب خۆی لە ماڵەوە پەروەردەیەکە وای لێ کرد ئەمەە خەریکی کتێبەکانی بوو هەموو ساڵی یەکەم دەرەچوو لە مەکتەبە دوای ئەوەیش بڵێن پەروەردەیەکی ناسکی وەکو دایکی وەرگرت لە ماڵە دایکی نەقشبەندی بوو تەریقەی نەقشبەندی بوو حەقایەتی شێخانی بیارە و تەوێڵەی بۆ گێڕایەوە کە تەوێڵە و لە تەوێڵە ئەو شێ عوسمانی سەراجەدین و شێ عومەری بیارە و شێ عەلادین و شێ حسامەدین و ئەوان چۆن پیاوێکی عەزیم بوون لەو مەنتیقا کە نمونەی پیاوی گەورە بوون لەو کاتە ئەو حەقایەتی ئەم پیاوە گەورانەی بۆ گێڕایە لە ماڵە ئەویست ئەم کوڕی ئەمیش وەکو ئەو پیاوە گەورانە پیاوی گەورە بێ دایکی ئەیزانی کە لە تەوێڵە شوعیەت بەقووەتە لە بیارێش پارتی ئەمیش لە بینی هەردووکیانایە بانی بەڵخە دەدەقە دوورە لە تەوێڵە و دەدەقەش دوورە لە بیارە نەیەش تێکەڵی ئەو خەڵکە بێ کە لە هەردوو تایپەکە دروست بووە ئەویست ئەم مامۆستا حەبیبە کوڕێک بێ نمونە بێ تاق بێ لەوان نەچێ بیزەبت من یعنی چیم بیرەکەوت بەخۆی شیمود وتم ئەمەی کە دایکە بۆ تۆیە کرد خی گەورەی بۆ پێغەمبەری کرد ساڵسلم پێغەمبەر ساڵسم خی گەورە هێنایە دەرە لە کۆمەلگاکە هەر کە چاوی کردو لە 8 ساڵی و نردی بۆ شوانی خوا خۆیە فەرمێ ئەدەبەنی ڕەبی خوا پەروەردەی کردوم فەئەحسەنە تەئدیبی جوانی پەروەردە کردوم خوا دایکی ئەمیش بەڕاستی خۆیە فەرمێ مامۆستا حەبیب دایکم بەخێوی کردم جوانی پەروەردە کردم هەروەکو چۆن پێغەمبەر خوا پەروەردەی کرد خی گەورە لە کۆمەلگای مەکە دەری کرد بردیە دەروی مەکە بۆ شوانی دەدانە ساڵ هەتا بوو بە 20 ساڵ لە دەرەوە بوو لەو کاتا ئینسان فکرە پێگا لە دەرونی ئینسانە بۆ ئەوەی تێکەڵی حەقایەتی بتەکانی مەکە نەبێ بۆ ئەوەی ئەو ئەفسانانەی کە لە دەوری بتەکان هەیە ئەم نەیبیسێ بۆ ئەوەی تێکەڵی ئەو گەنجانی ڕەفیقی نەبێ کە ئەوان بتپەرسن خی گەورە ناردێت دەرێ لەگەڵ سروشتا بەخێوی کردخوا پێغەمبەری لەگەڵ سروشتا بەخێو کرد لەگەڵ حیوانە لەگەڵ ژیان لەگەڵ حیوانە ینی پێوت تۆ سبەی ئەبی بە شوانی کۆمەلگا ئەگەر بتوانی شوانی ئەم مەڕانە بکەی سبەی نەژەتوانی شوانی کۆمەلگا بکەش کرد شوانی مەڕ زەحمەتە ئەقلی نییە بەم لەلا ڕاکات تۆ بتوانی جوان لەگەڵ ئەمانە مامەڵە بکەی سبەی لەگەڵ مرۆڤی توندڕە و مرۆڤی هەڕەشە و مرۆڤی گێژا و مرۆڤی تووڕۆمانە توانی مامەڵە بکەی لەبەرەوە پێغەمبەر بەو ئوسلوبە جوانە لەکوێ پەروەردە لە مەدرسەی شوانەکە پەروەردە بوو مامۆستا حەبیبیش دایکی نەیەش بچێت تێکەڵی شوعەکە لە تەوێڵە و پارتێکە لە بیارە بێ دوایی کە شوعەکە بوو بە یەکێتی لە تەوێڵە سێ بڵێن دوایی شوعەکانێکەتی باڵادەست بوون لە تەوێڵە لە بیارەیشا قوتابخانەیەکی پارتی هەبوو کە ئیترە منتیقی بەشازنێش تۆ سیاست بچێتە ناو مێشک نەیەش ئەو دوو فکرەیە بچێتە نایە لەبەرەوە یەکەم قوتابخانەی دایکی بوو کاتێکیش کە بەم توانە بە قووەتەی دایکی وە هاو بۆ خانەی مامۆسایان مامۆستا سەلاحەدین دەستی گر یەکسەر بڵێن مامۆستا سەلاحەدین دەستی گر فێری فکری ئیخوانی کرد مامۆستا حەبیب لە 67 ئیخوان بوو حتا کونێ یەگرتوو دروست بوو تا یەگرتوو کە نەوەیەکە چەندێکەکان نزیکی 14 ساڵەکە 14 ساڵ ئیخوان بوو دواییش لە یەگرتووە هەرە ژیا بڵێن لەگەڵ ئێمە زۆرە ژیا ئێمە یەگرتوو بووین لەگەڵ ئێمە زۆرە ژیا تێکەڵی دانیشتن و هەتا کۆڕ و کۆبوونەوە هەتا یەکێکە لە دامەزرێنەرانی کۆمەڵی نووسەرمان کە دروست کرد لە ماڵی مامۆستا عوسمان جوتیار ئەویش ئەندامی دامەزرێنەری بەڵام مامۆستا زۆر لە ژیان نامەکەیدا باس لەوە دەکرێت کە مامۆستا زۆر دوور بۆ لە کاری حیزبایەتی و سیاست نانە ئاخر ئەگەر خەڵک نووسیبێتی ئەوە جیاوازە لەوەی کە ئێمە لەگەڵ یاژیاوین مامۆستا لەگەڵ ئێمە خەریکی تەنزیمات بوو ینی خەریکی ئیخوان بوو خەریکی ینی ماوەی 14 ساڵ عەرز دەکەم 14 ساڵ تەمەنێکە لەگەڵ ئەواژە دوایش کە 5 ساڵێک تقریبا 5 ساڵ لە یەکگرتوو لە 91 تا 97 ئەمانە هەر تێکەڵ بووین دوایی مامۆستا فکری چووە سەر ئەوەی کە ئەم شێوازی حیزبایەتیە کەڵکی کۆمەلگا ناکە ئەوە فکری لێوە بڵێن لە 97 دوجار فکری گۆڕاوە مامۆستا لە 97 فکری گۆڕا ینی لە 66 بۆ 97 20 ساڵە
20 ساڵ مامۆستا لەو مەسلەی ئیخوان و یەکگرتووە زۆر باشە مامۆستا کاتێ مامۆستا دەستی بە نووسین کرد ئەوەندەی کە تۆ هاوڕێ بوویت و لەگەڵ یابووی زیاتر نووسینەکانی لە چ بوارێکا بوو مامۆستا یەکەم نووسینی کە دەستی پێکرد بە ژیانی هاوڵان دەستی پێکرد یعنی هاوڵانی پێغەمە ساڵسەم 33 سەحابەی کرد بە کوردێکی جوان بە کەلیماتی ناسک کە لەگەڵ سەحابەکانە بگونجێ نازم ئەم وشانی لەکوێوەیەنا ئەم دەربڕینانی لەکوێوەیەنا بەمانە دەستی بێکرد بۆ وەکو عەرزم کردی بۆی کۆمەڵگایەک لەسەر ژیانی سەحابە دروست بکە بۆ ئەوەی مرۆڤی حیزبی دروست نەکە مرۆڤی سەحابە ئاسا دروست بکە 33 ژیانی سەحابەی نووسی دوایی هاتە سەر ئەوەی فکری هاتە سەر ئەوەی وتی من مادەم ئەم سەحابانەم نووسی با مامۆسای سەحابەکانیش بنووسم کە کێ بوو خەلیفەکانی ڕاشدین هاو ئەبوو بەکری نووسی بە گەورەی دوایی عومەری نووسی بە گەورەتر دوایی عوسمانی نووسی دوایی عەلی نووسی لە ئەخیرا عومەری کوڕی عەبدولعەزیزی کرد بە خەلیفەی ڕاشدین ینی خۆی چوار خەلیفەمان هەیە بەڵام ئەو لە فکری مامۆستا عومەری کوڕی عەبدولعەزیزیش هەر خاوەنی ئەو توانایە بۆ کە ئەو چوار خەلیفەی ڕاشدینەیان بوو ئەویشی تێگەڵ کرد بڵێن ئەوە بوو بە چەندێک بوو بە 38 کتێب لەسەر سەحابە دوایی هاوتی بۆچی ژیانی پێغەمبەر نەنووسم کە گەورەی هەمویانە ئەو سەرەتا سەحابەی نووسی دوایی مامۆسای سەحابەکانی نووسی دوایی مامۆسای خولەفای ڕاشدینیشی نووسی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە 1650 لاپەڕە ژیاننامەی پێغەمبەری نووسی بە ناوی پێغەمبەری چۆن دەڕوانیتە ناوەڕۆک و گرنگی ئەو کتێبانی کە مامۆستا دەینووسی مامۆستا وەکو عەرزم کردی کتێبەکانی هەر هەمووی پەروەردەیی بوو یعنی ئەیهێنا توێ ڕاکێشا ئەیود ئەمە هاوڕەکەتەکە خەبابە بە تایبەتی باسی خەباب تا کوڕەکەیشی ناوی خەباب ناونا لە خۆشەویستی ئەو کتێبە ناوی نا خەباب ئەیود ئەمە ئەم هاوڕێ خۆشەویستە دەستی بگرە لەگەڵ یا بڕوا هەبی ئێمە کە ئەمان کڕی لە کتێبخانەکەەوە هەتا ماڵ تەواومان نەکرد کتێبەکانی هەر لە بندیوارەکان نییە ئەوە هەتا ئەگەشتی ماڵەخوا ئەگەدارە ئەو کتێبمان تەواوە کرد ئەمە نەدەتوانی وازی لێ تا تەواوێک ئەمەنە کاریگەری لەسەر دەرونی مرۆڤەکە دروستەکرد نەک بڵێ هەر بە خوێندنەوە خوا ئاگادارە بە گریانەوە خوێندوانی کە ئەو پیاوەی پێ ئەناسانی ئەو سەحابەیە دەستە کرد بە گریان کە ئەم پیاوە چۆن من نەمناسیەوە من موسڵمانم چەند ساڵە نەمناسیەوە ئەم پیاوە ناسکە ئەمەنە خۆشەویستە ئەم سەحابانە مامۆستا ئەو هینەی هەبوو کە هەتا لە ئەخیرا بە شێوەی هین نووسی بە شێوەی فلیم دوایی وتی ئەمانە بکەینە فلیم ینی فکرەوەی بۆ دروست بوو کە ئەو خۆی بە شێوەی فلیم نووسیوەتی ئەبینی کە سەحابەکە لە کۆڵانەکانی مەکە و مەدینە چۆن ڕوا بڕێوە ینی پێ پیشانی ئایت کە چۆن ڕوا بڕێوە بە چه ئەدەب و ئوسلوب و معاملەیەک ئەڕوا بڕێوە ئەم پیاوانەی پێ ئەناسێنی کە تۆی وەکو ئەوە بڕۆ بڕێوە لە کۆمەڵگاکەی تۆ ئەم ڕۆکو کۆمەلگای مەکەوایە تۆی وەکۆمانە مامەڵە بکە بێ لەگەڵ ئەمانەی کە بێباوەڕن کەمانەی کە بڕوایان بە دین نییە بەخوا نییە ئەبێ مامەڵی نەرمونیان و ناسک و ئەوانە بێ نابێ بە توندڕەوی مامەڵیان پێک و خۆی مامۆستا خۆی بەڕاستی 33 سەحابەی نووسی هەموو سیفاتی 33 لە خۆیان هەبوو مامۆستا ئەنی من کە 20 ساڵ هەر لە مەکتەبە پێشەوەی کە بڵێن لە ئیخوان بووین بێکۆ 20 ساڵ لە مەکتەبە بێکۆ ژیاوی خوا ئاگادارم مامۆستا ڕێک عینی سەحابە ڕێ بەڕێوە عینی سەحابە مامەڵەیەکرد مامۆستا ئەو کاریگەریەی هەبوو لەسەر کۆمەڵگا کە ئەوانەی پێ بەنات ئیتر ئێستا بڕۆ مەسەلا مامۆستا ئەوەنە کاریگەری هەبوو تەمەن ئەو لە کەیە ئەمە باسی کەیەکە باسی ساڵ لەمەوەکەن چ ساڵ لەمە بێ ئێستا کە سەیری فەیسبوک کەی مامۆستا یەک لاپەڕ یەک دنیا هەر هەمووی بۆ مامۆستا حەبیب هەمووی اینجا شعریان بێت لە کەعبە دوێنێ نوێژی غیابی مامۆستا کراوە لە کەعبە نوێژی غیابیان بۆ کردووە اینجا لە ئەوروپا نوێژی غیابیان بۆ کردووە ینی ئەم مامۆستا ئەوەنە گەورەیە ئەمەنە خۆی خست بووە لەگەڵ سەحابەکانە خۆشی خستبێ ناو دڵی و خەڵکەوە و خەڵکەوە نەخۆشیەوە ناس مامۆستا حەسەن مامۆستا خۆی گەورەی خۆش بێت وێستە لە ناومانە نەماوە بەڵام بەرهەمەکانی ماوە نووسینەکانی ماوە تا چەند گەنجان کەسانی دیکە کە بە بەرهەمەکانی ئاشنا نەبوون دەتوانن سوود لە بەرهەمەکانی وەربگرێت و بتوانێت بیخوێنێتەوە کە خۆت ئاماژت پێکرد کە ئێمە خوێندومانەوە زۆر بە تامەزرێەوە ویستمانە خێرا و بەرهەمەی تەواو بکەین بڵێ وڵی هینە بڵێن ئەبێ ئێستا دووبارە ئەم مامۆستا بەو شێوازە نووسی ئێستا ئەو شێوازە باوی نەماوە بڵێ وەکو چاپ ئەو شێوازە کە ئێمە هەر بچوو بە ماخسە گیرفانمانە و لەو دەشتەمان خوێندۆ لە ماڵەمان خوێندۆ پێمان بوو دایمەن ئیتر من دەدانەمەکڕی بۆ خۆشەکانم بۆ بداکانمێکی ناکرێت هەوڵ بدرێ هەمووی کۆ بکرێتەوە لە ئێستا ئەبێ بکرێ بە کتێبی گەورە من بڵێن پێشنیارم بۆ مناڵەکانی بۆ عایلەکەی ئەوەیە کە ئەم کتێبان مامۆستا زۆر کتێبی مامۆستا 11 کتێبی چاپکراوی هەیە بەڵام نزیکی 11 کتێبیشی هەیە چاپ نەکراوە
من داواکارم لە بنەماڵەکەی لە ماڵەکەیان لە کوڕە جوانەکانی لە کچە جوانەکانی لە زاواکانی بەڕاستی زاواکەی خوا ئاگادارە بەقی هەموو مناڵەکانی خزمەتی مامۆسایەکرد لە ڕووی چاپکردن و کتێبخانە بەڕێوەبردن و ئەوانە داوایان لێ یەکەم لەم کەناڵەوە کە مناڵەکانی بێن یەکەم بە دەرەجێ یەکەم هەرچی کتێبەکانی هەیە کۆیکەن و هەرچی دەزووسەکانی هەیە هەمووی کۆکەنەوە لە شوێنێکە اینجا ئەمانە بە کۆبەرهەمێک بۆ مامۆسا هەر 113 بکرێتە کۆبەرهەم بە 4 مجەڵەدە بە 3 مجەڵەدە بە 2 مجەڵەدە کۆ بکرێتەوە بخێتە بۆ کسێکەوە کە مامۆسا هەموو کتێبەکانی بە شێوەی تازە ناڵێم ئەوەی کە مامۆسای کرد بە شێوەی کۆنەی کرد ئەو شێوەی ئێستا لە بازار ڕاباوی نەماوە ئێستا بەرگ زۆر قیمەتی هەیە بەقی ناوەڕۆک قیمەتی هەیە بەرگی کتێب ئەبێ کتێب بە دیزاینی زۆر جوان بکرێت بۆ ئەوەی سەرنجی خەڵک ڕابکێشێت بیکرد دواییش ناوەکەی سەرنجی ڕابکێشێ ئەوەی مامۆساوە هاالێ بکرێت داواکارم لە بنەوەڵەکەی ئەو کتێبخانەی پارێزن ژوورێک دروست بکەن لە ماڵەکەیە کە ئەو شانەی کە هەیەی لە جلوبەرگ هەتا لە عینەکەی لە تەزبیحەکەی لە جانتاکەی لە کۆمپیوتەر و ئەم شتانی ئەمانە کۆ بکرێتەوە بە تایبەتی کتێبەکانی بە شێوەی جوان بکرێت مامۆسا خەڵاتێکی زۆر زۆری وەرگرت خەڵاتی بڵێن تیشکی وەرگرت خەڵاتی پارێزانی خەڵاتی پەروەردەی وەرگرت خەڵاتی نووری وەرگرت هەر لە ماڵەکەی نزیکی بیسی خەڵاتی هەڵواسی بوو کە من هەموو جارە چوون بۆ ماڵێن ئەمانە هەموو بپارێزرێن و من داواکارم لە ینی خەڵکیش کە خوێندنەوە بۆ کتێبی مامۆسا بکەن بۆ فکری مامۆسا قوتابخانەیەکی تایبەت بوو ئێمە چەند قوتابخانەیەکمان هەبوو لە یەکیان مامۆسا بڵێن پارێزانی یەکێکیان مەلا محەممەد شارە زووری یەکیان حاجی شەماڵ ئەمانە هەمووی قوتابخانەی جیاواز بوون لەم کۆمەلگای ئێمە مامۆسایش قوتابخانەیەکی زۆر جیاواز بوو داواکارم کە لێکۆڵەران خوێندنەوە لە کتێبەکانی مامۆسا بکەن بۆ ئەوەی ئەفکارەکانی مامۆسا بە جوانی بگاوەکو جەناب و فەرموود ینی ئێمە چۆن خزمەت دەکەین بە نووسینەکەی مامۆسا ئەوەیە کە ئەم ئەفکارانەی کۆکەینەوە هەمووی بە شێوەیەکی جوان و ئەکادیمیانە خوێندنەوەی بۆ بکرێ ژیانی مامۆسا ماستەری لەسەر بگیرێ دکتۆرای لەسەر بگیرێ بۆ ئەوەی ئاوا ئێمە زیاتر ئەتوانین مامۆسا بگەین بە کۆمەلگا هەر بەو شێوازە کۆنە ناتوانین لەبەرەوە داواکارم ئینشاڵڵا مناڵەکانی بتوان لە ماڵەکەیانە ژوورێک دروست بکەن تایبەت بۆ مامۆسا وەکو مامۆسا مابێ هەرچی ئاسەوارەکانی مامۆسا هەیە بە کتێبخانە و بە کتێبەکانی و بە هەتا عینەکەکەی و جلەکانی و پێڵاوەکانی و ئەمانە هەموو پارێزن لە ژوورێکە کە مامۆسا بە شێوە جوانەکەی خۆی بە پاکیەکەی خۆی بە ناسیەکەی خۆی هەبمێنێتەوە زۆر باش مامۆستایان دەست خۆش بێ زۆر سپاس بۆ ئامادەبوونەوەمان دووبارە زۆر بەخێر بێت بەڵێ بینەرانی عزیزی خۆشەویست دەچینە ناوبڕێکی کورت و دواتر دەگەڕێنەوە وڵاتان و لەگەڵتان بەردەوام بێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵازان و خۆشەویستان بڕگەیەکی وەرشیمان هەیە کە ڕاهێنەرێک چەند جوڵەیەکی وەرشی
ئەنجام دەدات کە هەر کەسێک لە ماڵەوە دەتوانێت ئەو جۆرەوەشان ئەنجامدات. دواتر ئەو تەوەریەتان پێشکەشتێکی بەڵام لە تەوەریەکەماندا باز لە تەوەری دومی بەرنامەکەماندا کتێبێکتان پێدەناسین بە ناونیشانی ئیشارات و مەفاتیح لفهم القورآن الکەریم. زانین ئەم کتێبە ناوەڕۆکی باز لە چی دەکات و بابەتەکانی چین و سەرەتا دەچینە لای فاسیلەیەک لەسەر ئەو کتێب و دواتر دەگەڕێنەوە لاتان. كتابي إشارات ومفاتيح لفهم القرآن الكريم جيشتا كتابخانة كان ئەم کتێبە بەرهەمی زیاتر لە 40 ساڵ ژیانی نووسەرە لە خزمەتی قورئانی پیرۆزدا. تەفسیر نییە، بەڵکو دەستنیشانکردن و نووسینەوەی ئاماژە و کلیل و کۆدەکانی قورئانی پیرۆزە. با سەرنجدانی ورد لە قورئان و ڕامان لە ماناو نهێنیەکانی نووسەر تێگەیشتن و هەزری خۆی بە پشتبەستن بە ئەزموونی دەوڵەمەندی لە بوارەکەدا لەسەر هەموو سوورەت و بەشی زۆری ئاەتەکانی قورئانی پیرۆز دەخاتە ڕوو. نووسەر هەوڵی داوەڕەسەنایەتی و هاوچەرخی لە بۆچوون و شیکاریەکاندا پێکەوە گرێ بدات. نووسینی لەم شێوەیە لە کتێبخانەکانی کوردستان پێشینەی نییە. کتێبی ئیشارات و مەفاتیح لفهم القورآن الکەریم مامۆستا محەممەدی دوو بەرگی 1000 لاپەڕەیدا ڕۆشنبیری خاڵ چاپ و بڵاوی کردوتەوە. هەرێکە لە دکتۆر ئەحمەد بالیسانی، دکتۆر ئیبراهیم ئەمینجاف، دکتۆر عوسمان هەڵەبجەیی هەڵیان سەنگاندووە و پەسەندنامەیان لەسەر نووسیوە. ئەم کتێبە لەم شوێنانە دەست دەکەوێت. هەولێر، کتێبخانەی تەفسیر، کتێبخانەی ڕێدار، سلێمانی، کتێبخانەی تیشک، ناوەندی ڕێنوێن. كتابي إشارات ومفاتيح لفهم القرآن الكريم. إشارات ومفاتيح لفهم القرآن الكريم. بەڵازان خۆشەویستان لە تەوری دوین بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەبارەی ئەو کتێبەوە بزانین ناوەڕۆک و بابەتەکانی ئەم کتێبە خۆی لە چی دەبینێتەوە و جیاوازی ئەم کتێبە چیە لەگەڵ کتێبەکانی ڕابردووکە لەو فاسیلیان بینیمان ئاماژە بۆ کراکە لە ڕابردوودا لە کتێبخانەکاندا بووینەوە. گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا محەممەد ڕەوف. مامۆستایان زۆر بەخێر بێ. زۆر بەخێر بێ. مامۆستا ئەگەر ئیشارەتێکین بەم کتێبەوەمە باز لە چی دەکات و ناوەڕۆکی خۆی لە چی دەبینێتەوە؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم. سوپاسدانەکەم. ئەم کتێبە ئەوکو لە ڕکلامەکە ئیشارەتی پێکراوە تەفسیر نییە بۆی وە خۆم بە قەستی ئەوەم وتووە کە خەڵکە دەسی بۆ بن بیکەنەوە بیخوێنەوە بە نیەتی خوێندنەوەی کتێبێکی تەفسیر سەیری نەکەن. لەبەرەوەی کتێبی تەفسیر زۆرە و بەردەوامی شەرعان و سرێ بە هەموو زمانەکان. بیرۆکەی کتێبەکە تەمەنی زۆرە. بۆ خۆم من لە علومی شەرعی کە خوێندوومە کاتی خۆی کولەی شەریعەم تەواو کردووە، دوایش لە ئێران جارێکی تر علومی شەرعی تەقلیدیمان بەڵام بە تۆزێ جیاوازی و جارێکی تر خوێندەوە. تەدریسی هینم کردووە تەفسیر و ئوسولی فقه و عەقائید و علومی حەدیث، بەڵام زۆرتر تەرکیزم لەسەر تەفسیر کردووە لەگەڵ ئوسولی فقه. ئەم دوو عیلمە حەزم لێ کردووە هەر لە گەنجیمەوە. لە ساڵی 91 کە لە ئێران لە ئاخری 91 گەڕاینەوە بۆ ئەمدی و مەدرسەیەکماندانە لەگەڵ مامۆستا مەلا ئەحمەدی شافعی لە هەڵەبجە یەکەم مەدرسەی علومی شەرعی کە دەسی پێ کردەوە من و ئەو پێکەوە داماننا. ئەو دەرسە ئەخیرەکانی ئەوتەوە وەکو جەمع الجەوامع و ئەوانە، منیش دەرسەکانی تا ئەگەیشتە ئەوێ بەعزێ لە دەرسەکانم ئەوتەوە، بەڵام تەفسیر و سیرە و ئوسولی فقه و عیلمی حەدیث بەتایبەت لەسەر تەفسیر زۆر ئیشمە کرد. ئەو کاتە لەبەرۆی پێش ئەوەش پێش ئێرانیش چەند ساڵ هەر دەرسی تەفسیرم هەبوو لە مزگەوتی مجەمەعی زەمەقی. تەلەبەکان فەقیەکانی ئەو کاتە بڵێن داوایان لێکردم مامۆستا ئەمەی تۆ باسی ئەەکەی حەقە بینووسی. لەو کاتەوە منیش بۆ فرسەتە گەڕام بەردەوام بووم لە دەرسەکانی کاتی خۆی لە محازەراتی ناو ڕێخستنەکانی یەکگرتوویشە کە محازەراتم هەبوو. زۆربەی محازەرات حتا ئەگەر بابەتێکی سیاسیش بوو بێ پێشەکی محازەرەکە هەر ئاەتێکم باس کردووە تەحلیلم کردووە، اینجا چوومەتە سەر بابەتە سیاسیەکە.
هەر خۆم خڵقم وا بوو. پەیوەندی بە تاعاان پەیوەندی هەبوو بە بابەتەکەەوە حەزم لێ کردووە. هەندێک جاریش دەوراتم کردوێتەوە، دەورەیەکم هەبوو جارێک بۆ یەگرت و دەمانی خایان بۆ مەڵبەندی دوو یەگرتو بووە، نزیکی 60 کەسێک بوون. زۆربەی تەوەرەکانی ڕاستە فکر بوو، بەعام فکری سیاسی بوو، تربیە و داعوە بوو، بەڵام ئیتارە ئەساسیەکەی هەمووی هەر قورئان بوو. زۆر باشە. لێەوە ئەوانی ژەر داوایانە کرد ئەیان و مامۆستا ئەم ئەفکارانە بنووسەرەوە، چونکو وەکو فکر تۆ ئەیڵی ئەڕوا. ئیتر بۆ فرسەتە گەڕام، فرسەتەکە نەبوو دەیدەی تا تۆزێک پێش کۆرۆنا، تۆزێک پێش کۆرۆنا دەسم پێ کرد کە دەسم پێ کرد کۆرۆنای بەسەراهات، ئیتر لە ماڵۆ نەهاتمە دەر، لە ناو مەکتەبەکەم نەهاتمە دەر، یەک جار هاتوومەتە دەر ئەو فترەیە تا تەواوم کرد. زۆر باشە مامۆستا، بۆچی بە زمانی عەرەبی نووسیتەوە؟ لەوانەیە ئێستا کەسانێکە بن کە شارەزای زمانی عەرەبیان نەبێ پێشیان خۆش بکە ئەم کتێبە بخوێنەوە لێ تێ بگەن. هۆکاری ئەوەی کە بە زمانی عەرەبی نووسیومە زۆرن هۆکارەکانی. یەکیانەوەی بە زمانی کوردی نووسی ناڕەحەت نییە، هەموو کەس ئەتوانێ بینووسێت، هەموو نووسەرێکی کورد ئەتوانێ ئەوانەی کە شارەزاییان لەم بوارانە هەبێ. خزمەتکردن بە قورئان ئەبێ بۆ زۆرترین، تاوانەمە تەنها خۆبتۆ بۆ کوردی نانووسیت ئەو کتێبە. زۆر گرنگە ئەوەی کە قودرەتی هەیە بە کوردی، بە عەرەبی، بە ئینگلیزی، بە فارسی، بە تورکی کە زمانە جیاوازەکانی دنیان کوردە و ئەم زمانانە ئەزانێ ضرورە بۆ کورد کتێب بنووسێ بۆ دەرەوەی خەڵکی کوردستان. بابەتی قورئانی بابەتێکی جیهانیە، بەتایبەت بۆ عالەمی عەرەبیە، ئەوانەی کە زمانی عەرەبی ئەزانن. زۆر ضرورە اینجا بە عەرەبی دەوڵەمەنە لە زمان من بەتایبەت اختصاصم زمانی عەرەبیە، لە کوردی شەخراب نیم، بەس بە قەو عەرەبیەکەنا بۆ من ئاسانتر ئەنووسرێ. دوای ئەوە بە مەلاین کەسی تر ئەتوانێ ئەو کتێبە ببینێ، بەس ئەگە کوردی بێ هیچ ئیسفادەیەکی لێ ناکات. دوایە بێت تەرجەمە بکرێ بۆ عەرەبی، تامی ئەسڵحەکەی نادات. بەڵام دوجاریش مامۆستا ئەبێت تەرجەمە بکرێتەوە ئەکرێ بە کوردی ئاسانە، یعنی ئیسا بە کوردیکردنی ناڕەحەت نییە. ینی هەوڵی ئەوە دیاوە کە تەرجەمەیکەیتە سەر زمانی کوردی. وەڵی من ئەو کەسەی کە کەسێکمان هەیە پیاچوونەوەی زمانەوانی بۆ کردووە، ئەو داوای لێکردم وتی تەرجەمەی مەکە، خۆت بینووسەرەوە جارێکی تر، چونکو ئەمانە ئەفکارن، تەئەمولاتن، دۆزینەوەی کۆدەکانی قورئانە، یعنی ئیشارەت مەفاتیحەکە مەبەستم کۆدە، کۆدەکانیش لە ناو ئیشارەتەکانە ناونیشانەکەی ناونیشانەکەشی بەڵێ. ئەمە ئەنی بۆچی ئەم ناونیشانە دڵبژاردووانی بە وردەکاری بۆمان باسکەی ئیشارات بۆ مەفاتین لفەهم القورئان الکەریم. بەڵێ ئێمە قەناعەتمان وایە ئەم قورئانە هەموو مەسڵمانێک قەناعەتی وایە ئەمە پەیامی خوایە بۆ سەرزەوی، بۆ مرۆڤەکان، بۆ تەواوی مرۆڤەکان بەبێ شوناس، یعنی ئەم قورئانە تەنها بۆ مسلمان نییە، بۆ تەواوی بەشەریەتە، بۆ ناسە، ناس هەوێی نییە، بۆ ئینسانە، هەویەکەی تەنها ئینسانە. دوای ئەوە ئەگەر یەکێک ئیمانی پێهێنا و قەناعەتی پێی بوو، مسلمان بوو، ئەو کاتە پەیامەکە تایبەتە بێ بۆ ئەو کە بیگەێنێ، ئەنی کە ئیمانی پێهێنا بیشی گەێنە، ئیشی لەسەر بکە. عینوانەکەی ئیشارات، ئەمە قەناعەتم وایە قورئان تەنها دوو ئیعجازی تایە، ئەوەی تری قەناعەتم وایە ئەڵێ ئیعجازی عیلمی فڵان و فڵان و ئەوانە، من باوەڕم وایە ئەوانە ئیشاراتن بۆ ئینسان تا کۆدەکانی سونەنی کەونی کەشف کات. کۆدی تایە، ئەنی ئیشارەتەکان کۆدن، خوای گەورە ئیشارەتەکە. ئێستا و مەسەلەن دیراسە لەسەر حیوانێکی تایبەتەکرێت، دوای دیراسەکردن ناوی حیوانەکە و ئیشارەتەکەی لە قورئانە هەیە، پێڵێن ئیعجازی عیلمی. من وای ئەبینم ئیعجاز کە ئیشارەتم کرد تەنیا دوو ئیعجاز لە قورئان هەیە، ئیعجازی خەلق لە عەدەم لەگەڵ ئیعجازی بەیان کە ئەکاتە قورئان خۆی وەحی. ئەوی تری ئیشاراتە بۆ ئینسان کە باسی ئەکا بڕۆی بە دوای ئەم شتەی کە خوا ئیشارەتی پێکردووە کۆدەکانی کەشف بکەی تا سوودی لێوەربگری. چونکو ئەوەی کە ئەو ئەفەرمێ وەسەخەرە لەکم ما فی السەماواتی وما فی الأرض، ئەم تەسخیرە بۆ ئێمە بۆ چییە؟ ئینسان لە دنیا دوو وەزیفەی هەیە،
وەزیفەیەکیان پێوترێ وەزیفەی تەعەبود ئیمان بینی بەو خالقەی دروستی کردووی کەونیشی دروست کردووە. وەزیفەی دووەمت ئاوادانکردنەوە ئیعماری سەرزەویە. بەچی ئەم ئیعمارە ئەەکەی؟ ئەبێت تۆ بزانی چۆن لەگەڵ ئەم کەونەی کە موسەخەری کردووە، بۆ نمونە هەوای تەسخیر کردووە، چۆن مامەڵە لەگەڵ هەواکەی، هەوا چۆن ئەناسیت، لە ناو هەوا زەبزەباتەیە، شۆ ئەبێ ئەم کۆدە کەشف بکەی لەگەڵ ئینسان قساکە سەرەتا، نەک لەگەڵ ئیماندار، نەک لەگەڵ موسڵمان. نێنی قورئان ئەڵێ بۆ ئینسانم موسەخەر کردو، جا ئەگەر کابرا ئینسانێکی تەواو بێ و لەسەر فیترەت بێ و ئیمانیشی هەبێ و موسڵمانیش بێ، ئەوەی ترۆکو کورداڵە نووری عەلا نور. ئەگینا پێشکەوتنی بەشەر لەسەر زەویە ئەگەر سەیری تاریخی بەشەری بکەی، پێشکەوتنەکانی پەرەسەندنەکانی بەرەو پێشچوونەکانی یەکسانە بە کەشفکردنی ئەو ئیشارەتانەی ئەو کۆدانەی کە خوای گەورە لە کەونا دروستی کردو. جا هەر وەختێک ئەیسا ئەم عالەمەی ئێمە بڵین ئومەتی ئیسلامی تاکوێ ڕۆشتووە پێشکەوتووە لە زانست و لە بەدواداچوونی سنەنی ئەو سنەنانەی کە خوارد دروستی کردووە، سنەن ینی قەوانین ینی کۆت، ئەو شتانە تاکوێ لەگەڵی چووە کەشفی کردووە و وەکو ئەڵەن تاکوێ ئومەتی ئیقرە بووە تا ئەوێ ڕۆیشتووە لە پێشی هەموو ئومەتەکان بووە، لەکوێ وەستاوە ئیتر لە شوێنی خۆی نەجوڵاوە. ئەو ئومەتانەی تر کە دوای ئومەتی ئیسلام دەستیان کردووە بە کەشفی سنەتەکان، بە داهێنان، بە ئیختیراع، بە دۆزینەوەی ئەو ئیشارەتانە لە ناو سنەنی کەونی، ئەوان ڕۆشتنە پێش و ئیترم ئومەتە لە شوێنی خۆی وەساوە، پیانە ناگاتەوە. بە تایبەت دیسە ئەیبینین لە قەرنی هەژدەوە، لە قەرنی هەژدە و نۆزدە و بیست و وا داخلی ڕوبعی یەکەمی قەرنی 21یش بووین. ئەوان لەو کاتەوە کە زیاتر ئەچنە پێش، ئەلبەت هەوڵەکانیان لە قەرنی 16ەوە دەستی پێ کردووە زیاتر، بەڵام لە قەرنی هەژدا نەتیجەی داوە، شۆڕشی پیشەسازی و شۆڕشی سەقافیشی بەسەر هاتووە. وردە وردە ئەوان ئێمە لەکوێ وەستاین، ئەوان لەیەوە دەستیان پێکرد زیاتر چوونە پێش. من حەزم نەکردووە یعنی شتەکانم وا هێناوە لەسەر ئەو ئاەتانەی کە وەستاوم، هەموو قورئان نییە ئەلبەت، ئەو شوێنانی کە پێویستن ئیشارەتەکانی لێ دەربێنم، هەموو بابەتەکانی ژیان. کەواتە مامۆستا ئەتوانین بڵین جیاوازی ئەم کتێبەی بەڕێز لەگەڵ تەفسیرا لە چیدا؟ زۆر جار ئەوترێ پێویست بەوە ناکە ئەوەندە پرسیار بکەی لە حەڵاڵ و حرام تێبگەی، لە کامە تاوانە کامە تاوانیە، بڕۆ قورئان بخوێنەرەوە لە تەفسیرەکەی تێدەگەیت. ئەتوانین بڵین ئەم کتێبەی تۆش بە هەمان شێوە توانین سوودی لێوە بگرین؟ ئەو کتێبە ینی ئاماژەت بە هەموو شتەکان کردووە؟ ئەو کتێبە زانی باسە تەوەری زۆرە، تاعاان بەبێ عینوانم بۆ تەوەرەکان دانەناوە، چونکو ئەکرێ یەک ئاەت وحدەیەکی مەوزوعی بێ، ئەکرێ دوو، ئەکرێ سێ و ئەکرێ زیاتریش. من شارواام هێناو، جاری وایە یەک ئاەتە، جاری وایە دووە، جاری وایە سێ، هەندێک جار زۆرە. یەک وحدەی مەوزوعی یا پێوترێ سیاقی قورئانی پێکەوە، عەقیدە و ئیمانی تایە تێکەڵ بە عیرفان، باسی سنەنی تایە، هەموو سنەنی کەونی، ئیجتیماعی، ئینسانی، ئەخلاقی، قیەمی، باسی قیەمی زۆر مەساحەیەکی زۆری تایە، باسی پێغەمبەرانی تایە عەلەیهیم سەڵات وەسەلام کە بۆچی هاتوون. هەندێشتم لێرە وتووە جیاوازە لە تەفسیر نییە، تەفسیر معنای ئاەتەکەت بۆکە، یعنی ئەم ئاەتە یعنی چی؟ من ئەوەم نەکردو ئەم ئاەتە یعنی چی؟ ئەم ئاەتە ئیشارەت بۆچی ئەکا، ینی هەرچەند هەیە ئیسەن شتێکی شێ پێڵەن تەفسیری ئیشاری پێڵن ها، باسی ئافرەتی تیا لە مەساحەیەکی زۆر گەورە، هەن لەسەر مەسائیلی ئافرەت دۆساوم. ئەتوانین بڵین تۆ بە شێوەیەکی فراوانتر باسی ئینسان سەنتەریم زۆر کردووە. ئینسان سەنتەرە لە وجودا، نەک بەم معنای کە ئیسە لە دنیا هەیە، ئینسان بەم معنە فکری ڕۆشنبیرەی ئێسە نا، بە معنایەکی قوڵتر گەورەتر کە وەحی هەر بالئەساس کەون بۆ ئینسان دروست کراوە. من لە هەندێک شوێن ئیشارەتم بەوە کردووە، بە تایبەت لە سێ شوێنە، و یەکیان ئەساسەکەیشی مەسەڵەن ئایەتەل کورسیە. ئایەتەل کورسی 8 مەبحەسی
گەورەی سربەخۆی تایە لە ئاەتەل کورسی خوای گەورە جەلە جەلالوهو پێناسەی خۆی بە دەقیق ئەکا پێویستە بە هیچ کتێبێک نیەیتر لە هەر ئاەتەل کورسی ئەو هەشت مەبحەسە باسی ئەوە ئەکا باسی خۆیەکە من کێم الله لا إله إلا هو لە دوای ئەم عینوانەوە هەشت بابەت ئەهێنێت کە تعریفی خۆیەتی خوا جەلە جەلالوهو هەرچی لە تاریخە هەیە دەربارەی خوا جەلە جەلالوهو تعریفی خۆی پێناسەی ئەو کە بە باش و بە ناباش و بە ڕێک و بە ناڕێک و نادروست هاتووە هەمووی ئەخاتە ئەولاوە سەر لە نوێ خۆی پێناسە ئاکا ئەمە وەکو دوا پەیام وەکو دوا ڕیسالەی خۆی بۆ سەرزەوی لەوێ یەکێک لە ئاەتەکان یەکێک لە میحوەرەکان لە وەسیع کورسی و السەماواتی وەلئەڕض لەوانەیە ئەم قسە هەندێکیشی کە منی ساییکەم ناڵێ من یەکەم کەسم کردومە کۆنتریش کراوە فەلاسیفەش بیریان لێ کردوتەوە ئەهلی ئەدیانیش شتیان نووسی و مفەکیرینیش ئەگەر جوان دقەتی لێ بکەی مەسەلەن من باسی ئینسانەکەم لێرەوە کورسی ئەڵێ کورسی خوا جەلە جەلالوهو هەموو ئاسمانەکانی لە خۆی گرتووە یعنی وەکو دائیرەیەک ئاسمانی حوتەم شەشەم پێنجەم هەتا دێتە خوار تا تێتە ئاسمانی یەکەم کە وەکو سەنتەری هەر حوتەکە وایە ئەرزیش وەک سەنتەری ئەمە شتێکی معنەویە و شتێکی مادیە بەڵام ئینسان لەسەر زەویە سەنتەری ئەم وجودەیە ئینسان لەسەر ئەرزە سەنتەری وجودە خوای گەورە هەر بۆ ئەوی خەڵق کردووە هەر بۆ ئینسان بۆیە ئینسان جزئێکی ئەزەلیە وجودەکەشی دوای خەڵقی ئەبەدیە جزئی ئەزەلی ئینسان چییە ئەو ڕوحەیە کە خوا جەلە جەلالوهو فو ئەکا بە ئینسان وەنەفەخت فیه من ڕوحی ئەگەر یەکێک تەئویلی نەکا بە معنای تر شتە کەلیمەکە وازەحە وەنەفەخنا فیه من ڕوحینا ئەم جزئە لە نەفخی خوا کە کردوێتی بەم ئینسانە ئەتوانی بڵێ جزئێکی ئەزەلیە بەس ئەزەلی مطلق تەنها خوایە کاتێکیش کە ڕوح ئەکرێ بەجەستەیە ئیتر ئەو ئینسانە کۆتایی پێنایەت ئەبێتە مەوجودێکی ئەبەدی زۆر باش مامۆستا ئاماژەت بە ڕەسەنایەتی و هاوچەرخی لە بۆچوون و شیکاریدا پێکەوە گرێداوە بەبەست چیە لە هاوچەرخی ڕەسەنایەتی معنە ئەسڵێکی قورئان خۆیەتی قورئان خۆی هاوچەرخیش بریتە لەم ژیانەی کە تۆ تەعاملی بەردەوام لەگەڵەکەی ئەمە ناڵێن هەموو مسلمانێک ناڵێ قورئان بۆ هەموو زەمان و مەکانێکە هەموو مسلمانێک قەناعەتی وانە کە قورئان تەحدیدی زەمەنی و مەکانی ناکرێ جیاوازی بینی مسلمانێک کە تێئەگا ئاوا لە قورئانیە ئیمانی وایە بە قورئان لەگەڵ کەسێکی ترە کە قەناعەتی وایە تەعان لەوە لە زۆر شوێنە بە جیاز شەرحم کردووە هەیە قەناعەتی وایە بۆ زەمانێکی دیاری کراو بووە کە زەمەنی بیدایەتی وەحیە تاوەکو ئیعلانی تەوحید بکرێ بەرامبەر بە شیرک و دنیا ئیسلام بناسێ و ئیتر تەواو کۆت هەندێک قەناعەتیان وایە ئەم هەر بۆ جزیرەی عەرەب بووە کە بتپەرست بوون ئیتر دوایە کۆتایی هاتووە هەندێک قەناعەتیان وایە قورئان دوای عیلم پەرەسەندنەکانی عیلم تەتەوراتی عیلم ئیتر ئەو بەشەریەتی ئاگادار کردووە و ئیتری وەزیفەیەکی نەماوە چۆن بیسەلمێنیت کە ئەمە وانە کە ئەم قسە لێرە کۆتایی نایە ئەی مسلمان چۆن قەناعەتی وابێ قورئان وەکو خۆی ئەفەرمێ بۆ هەموو شتێک ئێمە مەسەلێکمان هێناوەتەوە یعنی میسالێکمان هەیە مەبەستی ئیشارەتە بۆ ئەو شتانی کە لە ژیانە یان کۆمەڵی یاسا و ڕێسای فیزیایی کەونی حیاتی ئیجتیماعی وەکو عیلم و نەفس وەکو عیلمی ئیجتیماع تەمە ئەوانم ئیشارەت بە گشتی کردووە نە بە معنای تەحلیلی عیلمەکە مەسەلەن لە زۆر شوێنە خوای گەورە لە قورئانە باسی هەموو جۆرەکانی نەفسی ئینسانەکات ئیشارەت بەوە کە تۆ چۆن دیراسەی عیلم و نەفسی بەشەری بکەی لێوە ئەڕۆی بۆ عیلمی ئیجتیماع باسی تەصنیفی ئینسانەکانەکات چۆن چەند نەوع ئینسان هەیە تۆ لێوە ناچاری ئەبێ بڕۆی دراسە بکەی باسی ئومەتە پێشۆکانەکە هەر ئومەتێ لە شتێکا پێش کەوتووە لە کۆمەڵێک شتا گرفتی گەورەی هەبووە تۆ لێوە ئەڕۆی دیراسەی مجتەمەعاتەکەی لە ڕێگەی عیلمی ئیجتیماع و قەواعیدی عیلمی ئیجتیماعەوە ئەگەر بەم شێوازە کە لە ئیشاراتی قورئانیا هەیە مسلمانان
بەوەی دەستیان پێکردنەوە سانایە بۆ نمونە ئیسا عیلمی ئیجتیماع وەکو باسەکرێت ئیبن خەلدون داهێناوە بەستر لە ئیبن خەلدونا وەستاوە کێ بوو بە خاوەنی دوایی غەرب زیاتر چووە ئێستا زۆر شت هەیە کە عالەمی ئیسلامی زانایانی ئیسلامی بیرۆکەیان بۆی هەبووە تەسەورێکیان بۆی هەبووە بەڵام لە حەدی بیرۆکە و تەسەورە زۆریان وەستاون دوای هەرو مەسدەرانە دەست مستەشریقین یا زانایانی غەربەکەوێ تەتەوری پێەکەن ژیانی پێ ئەگۆڕن ئەگەر بیت ئاوا سەیری قورئان بکەیت کە ئاماژەکانی قورئان بۆ هەموو ژیانە نەک بۆ ئێستا هەتا ڕۆژی قیامەتیش تا دنیاش کۆتایی دێ ئەوە کۆتایی نایە بۆ چونکو هەموو ئاماژەکان بێت تۆ بە دوایە بڕۆی قورئان کتێبی عیلم نییە بڵێ هەموو عیلمێکی تایە هیچ عیلمێکی علومی طبیعی لە قورئانە نییە هیچ عیلمێکی علومی ئینسانی لە قورئانە نییە بەڵام ئاماژەی بۆ هەموو شتێکی ژیانتیایە تۆ بێ بە دوای ئاماژەکە بڕۆی ئیبداعات بکەیت ئیبتیکارات بکەیت داهێنان بکەیت ئیجتیهادی بەردەوام بکەیت مامۆستا لەم کتێبەیە تۆ گرنگیت بە ئاماژەکانیەوە بڵێ من کلیلەکان سم لەسەر کلیلەکان کردووە تا سەرەتا ئێمە پێویستمان بەچیە لەو قۆناغەیەم ئومەتی ئیسلامیە سەرەتا جارێکی تر ئەمە ئیسا ئومەتێکی تەقلیدین هەرچی شتێ تەقلید نەبێ دەقمان پێوە گرتووە کتێبە و نووسراوە و هەر بە قسە کۆنەکە وسەیان و ئەوەلین هیچیان بۆ ئاخرین نەهێشتووە ئەوە بێت تەجاوز بکرێ حیاتیش خۆی تەجاوزی کردووە زەمنێکی زۆر چەندەها قەرناڵن بابی ئیجتیهاد داخراوە بابی ئیجتیهاد داخراوە یعنی بابی عەقڵ داخراوە چونکە ئیجتیهاد یعنی عەقڵ ئەگەر عەقڵ نەبێ کابرا قودرەتی ئیجتیهادی لەکێ بوو لەوەرە عەقڵی موجتەهید مەصدەری تەشریعەکەیە ئەگینە عەقڵی موجتەهید نەبێ نەسەکە بێنێ لەگەڵ نەسا قسە بکە ئیتر بەپێی ڕێساکانی ئوسولی فیقه لەگەڵ ئەو قسەنەکە ئیزافەی عەقڵ نەکا بۆ ئەوەی لەگەڵ ئەم نەسە چۆن مامەڵە ئەکا و لەگەڵ حەیات چۆنی پێک دەهێنێتەوە چۆن ناتوانێت ئیجتیهاد بکە بابەتێکی تر لێرە حەزەکەم ئیشارەتی پێ بکەم یەکێ لە تەوەرە سەرەکیەکانی کە کۆی کەیتەوە ئەدیان هەم باسم لەوە کردووە قورئان تەورات صحفی ئیبراهیمە تەوراتە ئینجیلە زەبورە هەمووی کۆکراوەتەوە بە زمانی عەرەبی کە هەموویشی زمانی عەرەبی نییە لەسەر ئەوەش قسەکەم داڕێژراوەتەوە بەم قورئانە قورئان عەرەبیە ئیسا بە زمانی قورئان خۆیەتی جیاوازە چونکو ئەکرێ زۆر کەلیمات و مستەلەحاتی تایە نە عەرەبیە نە کوردیە نە فارسیە نە تورکی ئەکرێ سریانی بێ مەسەلەن ئەکرێ زمانێکی ئەبێکرێ عیبری بێ مەسەلەن زۆر تەبیعیە لێرە لە زۆر شوێنە لەسەر ئەوە وەساوم هەموو ئەحکامەکانی ئەحکامی جێگیر و ئەحکامێک کە ئیتر بۆ تەواوی قۆناغی کۆتایی بەشەریەت جێگیر بکرێ و بشێت کە لە صحفی ئیبراهیم عەلەیهی سەلام و هاتووە تا ئینجیل لە قورئانە هەمووی جارێکی تر جێگیر کراوەتەوە و سیاغەی نهایی بۆ کراوە مەسەلەی عەقاید یعنی عەقیدە و ئیمان لە ئادەم عەلەیهی سەلام بە تێپەڕ بکە بە نوح و کوڕەکانی و تا دێتە ئیبراهیم و تا دێتە عیسا عەلەیهی سەلام سەلامی خۆیان لەسەر بێ عەقیدە و ئیمان هەر یەکێکە دەستکاری ناکرێ و گۆڕانی بەسەرا نایە عەقیدە و ئیمان ناتوانی بەو شێوەی کە قورئان کردوێتی زیاتر تعریفی پێناسەیەکی تر بۆ خوا جەلە جەلالوو بکەی لە زاتی لە صیفاتی لە ئەسمایی مەجالیتیان نییە بەڵام شێوازی مامەڵەکردن لەگەڵ وەحی بۆ بەشە عیرفانیەکەی و پەروەردەی دەرونی ئینسان لە زەمانێ بۆ زەمانێکی تر لە خیتابێ بۆ خیتابێکی تر گۆڕانی بەسەرا دێ بەڵام ئێستا شتێک تەرحەکرێ لە عالەمی ئێمە پێوترێ تەرحێکی تازە بۆ دینێکی تازە کە پێڵن دینی ئیبراهیمی یعنی یەهودی و مەسیحی و ئیسلام کۆتایی پێبێنین لەسەر دینی ئیبراهیم هەمومان کۆ ببینەوە تاعاً دینی ئیبراهیم ئەوەی کەم تەرحاکە مەبەستیان یەک شتە ڕێکەوتن لەسەر خوایەک ئیقراری ئولوهیەتی بۆ بکرێ یەکتاپەرز بین هەمومان بەڵام بەبێ شەریعەت زۆر باش ئەمە
عفۆن ئەمە نازام کاتەکە چەندێکە ئەم بابەتێکی خەتەرناکەتەوەهان بۆ ئەم سەردەمە جزئی یەکەمی هیچ عیبیتیان نیە چونکو خوای گەورە خۆیە فەرمێ بە ئێمە ئەمرەکە میلەتە ئەبیکم ئیبراهیم یعنی ئێوە ئەبێ لەسەر عەقیدەی ئیبراهیم بن و حتا ئوسلوبەکەشی تێیە حەزەتی ئیبراهیم ئیمانێکی تەڵقینی نەبووە ئیمانێکی لە ڕێگەی نەزەر بووە کەونەوە ئیمانی هێناوە هەموو مسلمانێ قیسەکەشی ئەزانێ بۆ خۆی و بۆ قەومەکەی کە بە ڕێگەی چوون بە دوای مانگ و ڕۆژ و خۆر و ئەوانە وردە هاتوێتەوە پێی سەلماندون دوایی چۆتە قۆناغی زینوکردنەوە بە عەمەلی بە فیزیکی ئەوەنە تەیر سەر بڕە و پارچە پارچەی کە و بانگیان کە ئەمە بەڵام وەختێ هەموو دینەکان کۆبنەوە لەسەر دینێکی ئیبراهیمی تازە و تەنها تەوحید بێ شەریعەتی تیانە بێ ئەمە خلافی قورئانە خلافی تەورات و ئینجیلیشە چونکو ئەوانیش هەم تەوحید بوون و هەم شەریعەتیش بوون ئەم من لێرە ئەمە ئەو تەرحە بکەم بڵێم ئەگەر قەرار بێ دینێکی تازە بۆ هەموو دینەکان بێنین قورئان خۆی دینە تازەکەیە مەتنی هەموو دینەکانی تایە صحف ئیبراهیم و موسى ئەمە کۆتایی سوورەتێکی قورئانە بەواسەحی باسیەکە ئەمە پوختەی شەریعەتەکانیشە لەبەرەوە هەرچی شتێ لێرە تەحریم کراوە لە تەورات و ئینجیلیشە حرام کراوە لای حەزەتی ئیبراهیمیش حرام کراوە هەرچی لێرە حەڵال کراوە لەوێش حەڵال بووە ئیلا کۆمەڵێ شت نەبێ لە قۆناغێکی تایبەتە ئەهلی کتاب هەندێشتیان بە ئارەزومەندانە لە خۆیان حرام کردووە قورئان جارێکی تر بۆی حەڵال کردوون بە سەریحی عیبارەش پێیان ئەڵێ وەرن ئەوەی لێتان خۆتان لە خۆتان حرام کردووە و خوا لە ڕێگەی ئەم وەحیەوە جارێتر بۆی حەڵال کردن بە یەک مەرج ئیمانی پێبێنن یعنی ئیمان بێن نەمە وەحیە باشە مامۆستا پرسیارەکەی من لێرە ئەوەیە کە باز لەوە دەکێڵە ئیمانی پێبێنین بۆکەوەی کە خۆشە باست کرد پێشتر ئەڵێن کە قورئان بۆ سەردەمێک بوو هەندێک کەسێک کە ئیمانی هەر پێی نییە و قەناعەتیش ینی ناتوانانی قەناعەتی پێ بگەین کەواتە دوجارە توانین بڵێن ئەم کتێبەی تو ئەتوانێت کاریگەری لەو کەسانە بکات و قەناعەتیان پێ بکات ئەم کتێبە پرسیار باتەوە ئەو کاتە ئارزوی خۆیەتی وەڵا ئاینی پرسیار بەسمە وەڵامی هەنێ پرسیاری و کەسانە باتەوە کە گومانی هەیە لە قورئانی پیرۆز لەوانەیە کەسانێکە بێ مامۆستا خۆشی پێشتر ئاماژەی پێکرد هەر قەناعەتی بە قورئان نەعوذ بالله ئاخر هەیە هەر قەناعەتی بەخوایش نییە ئێ وایە منیش مەبەستەکەی من لێرەیە ئەمەیە ئەڵێم ئایا ئەم کتێبەی بەڕێزت ینی ئەتوانێت ئەوەندە کاریگەری هەبێ بەسەر ئەو کەسانی ینی قەناعەتیان پێ بکات ینی ئەوەندە ڕوون بێت لە تەفسیرەکە زیاتر ڕوونتر بێت ئەم کتێبە وازانم کەمترین ئیستیفادەی ئەوە ئەبێ ئەوانەی کە مسلمانن ئەوانەی کە عولەمان مەلان یا زانان یا ئەهلی فکری ئیسلامین خوێنەوارێکی مسلمان یا عیلمانیەکی خوێنەواری باشن و بە دوای حەقیقەتە ئەگەڕێن یا عیلمانیە کە مەسەلەن ئێوێ بزانێ قورئان باسی چییەکە بەس کە قورئانە خوێنێ لێی تێناگە و ئاسانیش نییە بەڕاستی ئاسان نییە بەس کتێبێکی ئێوێ بزانێ قورئان باسی چییەکە ئیشارەت بە چییەکە ئەوە بۆ هەمویان باشە یعنی لە زانایەکی مەلایەکی بەڕێزی مسلمانی ئیسلامی و باشە هەتا عەلمانیە کە ئێوێ ئەڵێ کتێبێکم دەست کە بزانم قورئان باسی چییەکە ئەوە پێیەڵێ قورئان باسی چییەکە بەزی تر ئایا دوای قەناعەتەکە یان نایکە خۆیە زانێ بۆ ئەبێ دوایە بە دوایە بڕات بە دوای ئەو شتا بچێ بۆ خۆ بۆ ئیکتیفا ناکە دوایی من ئەڵێم ئەم ئاەتە ئیشارەت بۆ دوو شتەکە ئەویش ئیشارەتە خوێنە تۆ شتێکی مەنتیقیە وەڵای خۆ عەقڵی گرێ بەس دەچێتەوە بۆ قورئان بزانێ ئەم ئاەتە ئایا ناچارە و کاتە بڕات تەفسیریش بخوێنێ کاتەمە وسیلەیەکە بۆی بگێنێ بڕوا بە دوای شتەکانە ناچارە بڕات تەفسیر بخوێنێ بزانێ نەسەکە لە ئەسڵا کەلیمەکانی یعنی چی بە عەرەبی بە کوردی بە هەر زمانێ اینجا دواییەتەوە بزانێ ئەم ئیشارەتە فیعلەن حەقیقەتە یا من هەر بە زۆر ویستومە بیتاشم ئەبێ بە دوای ئەم شتا بڕوا بۆ مسلمانێکی شەروەهایە دوجار بۆ مسلمان ئیتر هەر ئاستێکی هەیە بەس زمانی عەرەبی بزانێ ئیستا ئەی خاتە سەر خەتی بیرکردنەوە پێڵێ مەسەلەن بەخۆی ئەڵێ ئیخۆ من 10 ساڵە 20 چلە هەیە 50 ساڵ من هەر قورئان نەخوێنم ئەی بۆ جارە لەسەرم ئاەتە نەوە سامزان باسی چیەکە ئەوەش کەمترین ئیستیفادەیە بۆ ئەو کەسەی کە جارێکی ترە و کتێبە ئەخوێنێ بە دوایە بڕە شتێکی تریشی تایە
مەجارێکی تیا کراوەتەوە بۆ ئەوانەی کەوا توێژەرن لە قورئان ئەیانەوێت توێژینەوە بکەن لە دین بەعام لە قورئان بە تایبەت مەحاویرێکی زۆر و زەبەنەم بۆ کردوونەتەوە توان بچن بیکەنە ڕێگای توێژینەوە بۆ خۆیان دراساتی تری لەسەر بکەن. زۆر باش مامۆستا محەممەد چەند شارەزایەکی قورانی پیرۆز پەسەندنامەیان بۆ نووسی لەم کتێبەدا هەڵوێستی ئەوان چی بوو لەسەر ئەم کتێبە؟ ئەم کتێبە تاعن بە ڕەشنووسی بردوومە بۆ خزمەتی و مامەسایانە هەر ئەوان نەبوون کۆمەڵی خەڵکی بەڕێزی تری و خوێنەری باشتریشە بوون بەس ئەوان هەندێکیان پێیان نەکرا هەندێک فریان نەکەوتن نە حەزیان نەکرد ویستم عەدەدەکەش زیاو بێ بەڵام نەهاو بەدەسا احتیمالە لە تەبعی دووەمە کۆمەڵێک کەسی تری بەڕێزتر ئەوە عورفێکە لە دنیا هەیە کە کتێبێک دەرەچێ بە تایبەت لە غەربە زۆرە کە کتێبێک دەرەچێ دوای خوێندنەوەی یەکەم و دووەمی هەیە بە دێڕێکەیە بە 2 دێر هەیە بە 3 دێر تعلیقی خۆی لەسەر کتێبەکە ئانووسێ اینجا لە تەبعی دووەمە لە پێش مقدیمەوە بڵاوەکرێتەوە لەوانەیە لە تەبعی دووەمە ئەوە بێ ئەو مامەسا بەڕێزانە یەکەمیان کە بۆمان برد دکتۆر ئەحمەد بالیسانی بوو لە ڕێگەی مامۆسایەکی بەڕێزەوە چونکو پێشتر لە دوورەوە یەکمان ئەناسینەک لە نزیکەوە پێشتر من لە خزمەتی باوکی چەند جارێ بووم لە بەغا یەکمان ناسیەوە بەس لەگەڵ ئەو نا پێشمت ئەو کاتە کە کتێبەکەی بۆ بردە بوو ئاوا سێرێکی کرد و نەویست بوو زۆر احتیمای پێ بکەوەی زانی وەکو ئەم ڕیسالەی بازێشتە نووسرەیسە بۆ شەهادە بەدەستێنان ئەوە شتێکی سادەیە ئەویش پێوت و مامەسە بەس مقدیمەکەی بخوێنەرەوە ئیتر خۆ قەرار بە کە مقدیمەکەی خوێندووتی وەڵایی لەوە چی ئەم کتێبە بە عەمەلی ئەوە بێ بیخوێنمەوە سەریشی قاڵە ئەڵبەت کتێبوشتی و تحقیقاتی زۆر لە بەردەسە کتێبەکەی خوێندەوە دوایی سەردانیاکەم کرد مەشغوڵیش بوو لەو کاتە وتم مامۆستا ئەگەر پێت باشە تەبعکرێ و بڵاوی کەینەوە چەندێ ڕێک بنووسە ئەگەر پێیشت باش نییە خۆت ئیحراج مەکە وتی نانا وایش نییە شتێک هەر دەنووسم بەس جارێ بزانم چیم بۆیەت ئیتر من بەجێمی هێژرایی ئەوەی نووسی تەسکەی فکرەکە ئاکا و دوعای خێرەکە و ئەگەر پێی باش نەبووە نەی ئەنووسی یعنی بە کەڵکی بڵاوکردنەوەیە دکتۆر عوسمانیش هەروە بوو زۆر بە تااقەتیش وتی بەخوا 3-4 ڕیسالەم لە بەردەسە هی دکتۆرە و ماستەر بەڵام من لە بەرۆی بابەتەکە قورئانیە و تۆی شێناوتە جار تەلەفۆنم بۆ کرەی لەسەر مێزەکە لای نابم تا تەواوی نەکرد اینجا ئەوەی نووسیوە بە دڵی خۆی دکتۆر ئیبراهیمیش هەروەها پێشتر بۆم باس کرده بوو لە ماڵی خۆمان بوو یەکماندی بوو ئەویش فترەیەکی پێچوو تەوان ئەوان زووتر نووسیان ناردێن دوایی ئەویش ڕەئی خۆی لەسەر بابەتەکە نووسی و ئەو تۆزێ مفەسەڵتر نووسیوتی هەرچەند دکتۆر ئیبراهیم شتێکی نووسیوە ئەڵێمە کۆکردنەوەی وەکو بڵێ پوختەی کۆمەڵێکی زۆر تەفاسیرە بەڵام من حەزەکەمەوە بڵێم کە هیچ شتێکی هیچ تەفسیرێکم نەقڵ نەکردووە بەڵام لە هەموو تەفسیرەکان ئیسپادەم کردووە نەچوون بەسەر یەک ئاياتە بەبێ خوێندنەوەی تەفسیرەکان نەک تەفسیرێ جاری وایە 7 تەفسیرم بۆ یەک ئايات خوێندوتەوە تا بگەمە قەناعەت بزانم ئەتوانم شتێکی تازە ئیشارەتێکی تازە بێنم کە نەمدی بێ عەجایبیش نییە ئیسەر نیوەی ئەمە لە کتێبی ترا هەبێت زۆر تەبیعیە خۆ من هەرچی کتێبی دنیای لەسەر قورئان فریان نەکەوتم بخوێن دەست خۆش بە مامۆستایان مامۆستا محەممەد ڕەوون و سەر سپاس کەم دەرفەتت بێمە بەخشی سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ مەمنون وەڵا زان و خۆشەویستان دەچینەوە لای ئەو بورگە وەرزشێمان کە کۆمەڵێک جوڵەی وەرزشی هەیە دەکرێت هەر یەکەمان لە ماڵەوە ئەنجامی بدەین پێکەوە بینەری ئەو بورگەیە دەبین. بەناوی خوای گەورە و میهرەبان بینە لە بەڕێزەکانی پەیامی ڕۆژ سڵاوی خوای گەورەتان لێبێت خۆشحاڵین لە بورگەیەکی دیکەی ڕۆژانەی وەرزش پێتان دەگەینەوە. بورگەی ئەم جارشمان تایبەتە بە کشانی ماسوولکە. ئێمە پێشتر باسمان کرد کە پێویستە لە پێش هەر ڕاهێنانەکەەوە تۆ گەرمکردن ئەنجام بی بۆیە ئێمە کەمتر لەسەر گەرمکردن ئەڕووی سەرەتا کەمێک جوڵین و دواتر دەچینە نێو کشانی ماسوولکە. پێویستە خۆگەرمکردن ئەنجام بدەیت پێش ئەم ڕاهێنانە کە ئێمە لە بورگەکانی پێشوا باسمان کردووە.
هەر کاتێک تۆ ویست و کشانی ماسوولکە ئەنجام بیت بە هێواش لە کشانی ماسوولکە دەست پێ دەکەین بەم شێوازە قاچە بینە دواوە بەرزەکەین بەم شێوازە وا باشترە لە بەشی خوارەوە واتە لە پەلەکانی خوارەوە کشان دەست پێ بکەین زۆر باشە بەم شێوازە قاچەکانمان ئەوەندەی مەترێک بکەینەوە چەندێک ئەتوانی تەوازنی خۆ ڕاگریت خۆمان دەکشێنی بۆ پێشەوە ولاکان زۆر باشە بەم شێوازە قاچەکانمان بەرزەکەینەوە بۆی بە تەواوەتی وەک سەرەتاوە و باسی کرد پێویستە هێواش هێواش شانی ماسوولکە ئەنجام بدەین بەم شێوازە قاچمان دەگرین هەم بۆ تەوازن بەسوودەوە هەمیش ئەتوانیت شانی ماسوولکەی هێواش دەست پێ بکەیت بۆ دواوە قاچمان دێنین بۆ پێشەوە زۆر باشە قاچەکەی دیکە بۆ دواوە بۆ پێشەوە وەک باسم کرد ئەمە گرنگە سەرەتای کشانە ئەنجام بدرێت ئێستا ئێمە دەچینە سەر ئەوەی کە قاچمان بۆ دواوە درێژ دەکەین دەستی ڕاست لەسەر دەستی چەپ لەسەر ئەژنۆ بە گۆشەی نەوە قاچی پێشەمانەوە سێنین قاچی دواوەش لەسەر سنگی پێ بەم شێوازە دابەزین ڕاگرتنەکەین بۆ کەسێک ئەگەر وەرزشی کردووە پێشتر دەتوانێت جوڵەشی پێ بکە بەڵام کەسێک کە سەرەتا بێت باشتر وایە تەنها ڕاگرێت دوایەوە بەدلێکین بۆ قاچەکەی دیکە زۆر باش لە بینی ئەم ڕاهێنانانە پێویستە جارجار قاچەکان جوڵە پێ بکەینە بەم شێوازە زۆر باشە قاچمان دەخێنە سەر لابوود حاڵەتی دووەم وەک باسم کرد ئەگەر کەسێک وەرزشی کردووە پێشتر جوڵە بە قاچەکانی کات گرفتی نییە بەس بۆ کەسێک کە سەرەتایەوە باشتر ڕایگرێت بەم ماسوولەکانی ناوەوەی ڕانەکان ئەو کشانە زۆر بەسوودە دواتر دێنێ سەر پاژنەکان لەسەر پاژنە بەم شێوازە قاچمان لەسەر پاژنە بێت دابەزین و بێت تەوازنیشمان ڕاگرین بەی شێوەیە بەرەو پێشەوە نەهێت ئەو بەم شێوازە ڕێک باشتر وایە سەرێ و قاچەکەی کە دادبەزاندووە زۆر باشە وەک باسم کە پێویستی بە جوڵە هەیە لە نێوان ئەم ڕاهێنانە ئەنجام بدرێت بێگومانم کشانانە لە گەرمی و ساردیە جیاوازی هەیە لە گەرمیە پێویستە کە کەمتر تکرارات ئەنجام بدەیت لە کاتی ساردبوونیشە تکراراتەکان زیاتر بن باشتر و چاکتر دەتوانیت ماسوولەکانە بکشێنی ئێستا قاچەکانمان دێنێ سەر پاژنە بەم شێوازە ڕایەگرین بۆ کەسێک ئەگەر سەرەتا وەرزشی کردبێت باشتر وایە ڕاگرتن کە جوڵەی لەسەر نەکات بەس کەسێک ڕاضی کردبێت پێشتر ینی هەر جۆرە لە جۆرەکانی وەرزشی کردبێ ئەم جوڵەکردنە زۆر باشە بۆی بەم شێوازە بجوڵێت بەڵس نابی ئەم قاچی پێشەوە بە هیچ شێوەیەک بچەمێتەوە بەدلێکین بە قاچەکەی تر وەکوتمانەکە کەسێک سەرەتایی بوو بێت کەنا قاچەکە ڕاگرێت تۆ لە ماڵەوە هیچ وەرزشێک ئەنجام نەداوە تەنها بەم شێوازە بەڵام ئەگەر وەرزشوان بوویت ئەتوانین جوڵەی لەسەر بکەیت قاچەکە سابتە بەم شێوازە دواتر دێنەوە تۆزێ جوڵە ئەەکەین ئەتوانیت گۆڕانکاری پێ بکەیت بۆ نمونە ئێستا بەم شێوازە بۆ پێشەوە دەسەکانمان تێکەڵەکەین دابەزین بە هێواش کشان بە هیچ شێوەیەک پەلەیکردنی نابێت یابێت چونکە تۆ کار لەگەڵ ماسوولکەیە خوا نەخواستە گەر تۆ بە هەڵە یا خێرا پەلەکەیت ماسوولکەیەک و تووشی بچران بێت ماوەیەکی دوور لە وەرزشکردن دوورەکەویتەوە زۆر باشە ئەتوانین بەم شێوازە قاچەکانیشمان بگرین کەمێک ڕایگرین
زۆر باشن ئەوەی کە زۆر گرنگە باسی کەم لە نێوان ئەم ڕاهێنانە تۆ توانی نەفەس وەرگری بەم شێوازە نەفەس وەرگیت بۆی بتوانیت بە شێوەیەکی تەندروست وەرشەکە ئەنجام بیت چونکە گرنگە بەڕاستی نەفەس هەناسە ناکرێتەوە پەلەپەل بکەیت بە هیچ شێوازێ. دواتر ئێمە کشانی ئەرزیمانەیە کە دابەزین لە بەشی خوار ئەرز ئەنجامیەدەین. بینرانی بەڕێز شێوازمان زۆرە. ئێمە زیاتر باسی ئەمەکەی لەم شێوازات توانین سێ جۆر کشان ئەنجام بین. یەکەم دانە بەم شێوازە جوڵەکەین بۆ قاچمان هێواش پەلە ناکەین جوڵەکەین بۆ قاچەکان دوای چەند کارێک ڕاگرتن ئەنجام بدەین. دواتر هەڵەستینەوە سەر ئەژنۆ ئەم قاچە ماسوولکە لێرەوە لە ئەژنۆ هەتا گاتە ڕان کە دەماری فەتح زیاتر پەیوەندیدارە بۆ بابەتە جوڵەی پێەکەین. جوڵەی هێواش ئەم شێوازە ڕاگرتنێکی کەم ئەنجام دەین. دواتر ئەم قاچی کە لە دواوەیە دەیگرین بەم شێوازە بۆی ماسوولەکانی سەر ڕانمان بکشێت. بەم شێوازە قاچمان ئەگرین ئەم ماسوولەکانی سەر ڕانەکان بەهۆی ئەم ڕاهێنانەوە کشان ئەنجام بدات. باش قاچەکەمان دانین ئەم قاچی کە لە پێشەوەی خێن سەر پاژنە باشە بەم شێوازە چیەکەین خۆمان دێنین بۆ ئێرە و ڕایەگرینەوە ئەتوانین جوڵەشی لەسەر بکەین تایبەتی بۆوانی کە بە هەمیشەیی وەرزش ئەنجام بدەن. زۆر باشە قاچەکە بەدلەکەن جارە گۆڕانکاری پێەکەی بەم شێوازە وەکو جاری یەکەم قاچەکەی دیکە وتمان جوڵە بۆ ئێرەکەین هێواش ئەم ماسوولکانی کە لە ژێر پێوە دەڕۆن هەتا دەگەن ئێرە بەهۆی ئەم کشا بەهۆی ئەم جوڵەوە هەمووی دەکشێت. ئەم شێوازە ڕاگرتنێکی کەم دواتر هەڵەسینەوە بەم شێوازە یاری بە دەماری فەتح وا با بڵێن ڕووی ناوەوەی ڕانەکانمان جوڵەیەکی هێواشی پێیەکەین ڕاگرتن. باش ئەم قاچی دووە ڕاکێشین وتمان بۆ کشانی ماسوولکەی سەر ڕانەکانمان کە ماسوولکەیەکی کاریگەرە لەسەر ڕان کشانی پێیەکەین. زۆر باشە ئەم قاچە بەم شێوازە خێنە سەر پاژنە باسم کرد دەتوانین جوڵەشی لەسەر بکەیت. زۆر باشە بۆ تا کشان قاچەکانمان ڕووی ناوەوە بە ڕووی ناوەوە بەم شێوازە ڕاگرین کە ئەمە زۆر کاریگەرە بۆ ئەوانەی کە زۆر جار باسیەوەکەن بەهۆی هەندێک وەرشەوە کە تۆ خۆت ئامادە نەکردو تووشی کشانە بێ ماسوولکە زۆر جاڵی فەتحم کشاوە بێگومانە گەرم ڕاهێنانە ئەنجام بیت لە ١٠٠ دوور دەخاتەوە لەو پێکارانە. قاچەکەی دیکە ئەم شێوازە ئێرە لە ئەژنۆ هەتا گاتە من ڕان ڕایەگری داوە. زۆر باشە بەڵێ بینەرانی بەڕێزی پەیامی ڕۆژ لێرەشدا بەم شێوەیە باسی کشانی ماسوولکەمان کرد بێگومان ئەم کشانانە بۆ ئەو کەسانی کە سەرەتان سوودێکی زۆر باشیە بەڵام بۆ ئەوانەی کە بەردەوام لە ناو وەرزشتان بێگومان شێوازی زۆرتری هەیەەوە ئەگەر قوڵبینەوە زیاتر و باشتر ڕاهێنانی زیاتری ئێمە تەنها پوختەیەکمان هەڵبژار تاکو و بڕگەیەکی دیکە بەخواتە نسپێرم هەرشاد بن. بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان بەردامی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کا بڕگە و باوەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.